بەڕێز عوسمان سێرەری جێگری سەرۆکی لیژنەی پێشمەرگە لە پەرلەمانی کوردستان لەگەڵمان دەبێ و گفتوگۆی باسەکەی لەگەڵ دەکەین. بەڕێز عوسمان ئێوارەتان باش، سوپاس بۆی کە ئامادەن لەگەڵمان. سەرەتا بەوە دەست پێکەم بابزانین خوێندنەوەی پەرلەمانی کوردستان یاخود هەڵوێستی پەرلەمانی کوردستان لەسەر ئەم هێرشانە چییە؟ زۆر سوپاس. دیارە لە کۆبوونەوەی ئەمڕۆی پەرلەمانی کوردستاندا سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان لەسەر پێشنیاری لیژنە تایبەتمەندیەکان بڕیاری ئەوەیدا کە لیژنەیەکی هاوبەش پێکپێنجێت لە لیژنەی پێشمەرگە و ناوخۆوە هەروەها لیژنە پەیوەندیدارەکانی تری ناو پەرلەمانی کوردستان و بۆ ئەم مەبەستە هەم سەردانی مەیدانی و هەم لە هەمان کاتیشدا ئامادەکاری بکرێت بۆ راپۆرتێک لەبارەی ئەو هێرشانەی کەوا بەداخەوە لە چەند مانگی ڕابردوو بە ئێستاشەوە کاوا کراوەتە سەرچاوە نەوتیەکان و هەروەها سەرچاوە غازیەکانی هەرێمی کوردستان و بگرێت زۆر شوێنی تری حساسی هەرێمی کوردستانیش. بۆ ئەم مەبەستە دیارە پەرلەمان بە ئەرچی تەرشانی خۆی ئەزانێت کە بە دوواداچوون بکات و راپۆرتێک ئامادە بکات بۆ ئەوەی سەبەبەکان یاخود ئەسبابەکان و هەروەها چارەسەری پێویستیش بۆ ئەم بابەتە بۆ ئەم هێرشانە کە بەداخەوە هەرێمی کوردستان لە ئێستادا ئەمن و ئاسایشی بەرقەراری هەیە ئەگەر مقارنە بکرێت بە حکوومەتی ناوەندی کە لە ئێستادا ینی زۆربەی زۆری بەرپرسە باڵەکانی تەنانەت عێراق ینی لە هەموو شارە جیاجەکانی عێراقەوە ینی بۆ ئیسراحەت و بۆ پشووە هەروەها بۆ شوێنی حەوانەوەی ماڵ و منداڵیشانیانی دێنە هەرێمی کوردستان. بۆ ئەم مەبەستە دیارە بەداخەوە ئەمن و ئاسایشێکی زۆر باش لە هەرێمی کوردستان بەرقەرارە، بەڵام لە هەمان کاتیشدا ئەوە ماوەیەکی زۆرە هەرێمی کوردستان کراوەتە مستە هەدەف لە هەر جارەی لەلایەکەوە هێرشی موشکی ئەخرێتە سەر بەمەش دڵە ڕاوچەیەک دروست بووە لە ناو هاوڵاتیانی هەرێمی کوردستان. ئەمەش پێویستی بەوە هەیە یەکێتی وێگڕیزی گەلەکەمان لەسەروی هەموو شتێکەوە هەوڵ بدەین ئێمە بە یەکێتی وێگڕیزی لایەنە سیاسیەکانی کوردستان ڕوبەڕووی ئەو دۆخە مەترسیدارە ببینەوە کەوا ڕوبەڕووی هەرێمەکەمان دەبێتەوە، چونکە هەرێمی کوردستان کە لە ئێستادا تا ڕادێک ینی ئەمن و ئاسایشی تیاوەکو باسمان کرد ئەم ئەمن و ئاسایشە ئەم هەرێمە خوێنی هەزاران هەزار شەهید لە پێناوی دراوە تا ئەم ئازادیە دروست کراوەوە خود ئەم هەرێمە دروست کراوە. ئەم هەرێمەکە بەپێی دەستور لە حکوومەتی ناوەندی عێراق لە دەستوری عێراقیدا دیارە ئەم هەرێمە هەرێمێکەکەوە لێرەدا ینی کاری خۆی کردووە بە شێوەیەکی باش و ڕێک و پێ و هەروەها بەداخەوە، بەڵام ئێستا هەر جارەی هەڕەشەیەکی جیاوازمان لەسەر لەلایەن گروپە چەکدارەکانەوە دەمێک گروپە چەکدارەکانی داعش و دەمێ گروپە چەکدارە جیاوازەکانی تر هەر جارەی بەڕەنجێک ئەمنا هەڕەشە لەسەر هەرێمی کوردستان. بۆ ئەم مەبەستە دەبێت ئێمە هەوڵ بدەین بەیەکێتی وێگڕیزی خۆمان و هەوڵ بدەین ینی ڕوبەڕووی ئەم کێشە و مشکلانە ئەمڕەشانە ببینەوەکەوە ڕوبەڕووی هەرێمی کوردستان دەبنەوە. زۆر لە قسەکان تا ئاماژە بە یەکڕیزی و یەکگوتاری و پێکەوە کارکردنی هێز و لایەنە سیاسیەکانەکەی لە هەرێمی کوردستان، ئەمە چی لە دۆخەکە ئاگۆڕێت؟ دیارە ئێمە بەداخەوە تەبعەن دیارە لە ساڵانی ڕابردوو لە دوای ساڵانی 91 بەدواوە ئێمە ڕوبەڕووی زۆر ئاستەنگ و بربەستی گەورە بووینەوانێ، بەڵام لە هەمان کاتدا تاکە چەکێکی ڕوبەڕوونەوەی ئێمە ئەوە بووە کە ئێمە یەکێتی و بە یەکێتی وێگڕیزی هەر کاتێ یەکێتی وێگڕیزی لایەنە سیاسیەکانی کوردستان بەهێز بوو بێت ئەوە توانیمانە هەموو مەحاڵەکان تێک بشتێنین، هەموو ئەستەنگەکان لابەرین و ڕوبەڕوویان ببینەوە. ئێمە توانیمان بە یەکێتی وێگڕیزی گەلەکەمان ڕاپەڕینە مەزنەکەی خەڵکی کوردستان ئەنجام بدەین، بە یەکێتی وێگڕیزی گەلەکەمان توانیمان حکوومەتی هەرێمی کوردستان و پەرلەمان دروست بکەین، بە یەکێتی وێگڕیزی گەلەکەمان توانیمان لە پرۆسەی ئازادی عێراقدا پشتی شێرمان هەبێت و ببین بە پردێکی پەیوەندی کە ئەو پردەی کە تواندرا ینی لە ڕێگای هەرێمی کوردستانەوە عێراقیش ڕزگار بکرێت و ئانا بۆیە ئەمانە هەمووی بە یەکێتی وێگڕیزی گەلەکەمان و لایەنە سیاسیەکان کراوە. بۆیە من لێرەوە ڕایەگەیەنم گەورەترین چەکی ئێمە یەکێتی وێگڕیزی میلەتەکەمانەوە بە تایبەتی لایەنە سیاسیەکانی کوردستانە. لە کاتێکدا کە نارەکانی میلەتەکەمان دەبینن ئێمە تەفرقەیەک لە ناو لایەنە سیاسیەکانی کوردستاندا هەیە، بەداخەوە ئەوان فرسەتی زیاتر لە ئێمە دێن و لەو کاتانەدا هەوڵ دەدەن ینی زیاتر ئەمن و ئاسایشی
هەرێمەکەمان بخەنە ژێر برسیارەوە و درست بخەنە ناو هەرێمەکەمانەوە. بۆیە من بەڵێ پێم وایە ئێمە بە یەکێتی وێگڕیزیمان توانیمانە ئەم هەرێمەی خۆمان بپارێزین و ئەم هەرێمە دروست بکرێت و ئەوانە خوێنی هەزاران هەزار شەهید و ئەنفار لە پێناویدا دراوە. بۆیە بە هیمەتی هێزی پێشمەرگەی کوردستان و بە هیمەتی هێزەکانی ناوخۆ بە هیمەتی جەماوەری بە شەرەفی گەلەکەمان توانیمانە لە زۆر مەترسی گەورە ئەم هەرێمە ینی بپارێزرێت و ئەوانە لەو پێناوەشدا خوێنی هەزاران ڕۆڵەی ئەم وڵاتەمان بۆتە قوربانی. بۆ نمونە شەڕی تیرۆرستانی داعش کە بەربنجی بە هەرێمی کوردستان گێت ئەوە بوو بە یەکێتی وێگریزی گەلەکەمان و لایەنە سیاسەکان توانیمان جارێکی تر هەرێمی کوردستان بپارێزین و وەڕوبەڕووی ئەو هەڕەشانە ببینەوە. زۆر باشە. کاک عوسمان باسی تیرۆرستانی داعشت کرد بۆ خۆتەزانی هێشتا مەترسی تیرۆرستانی داعش لەسەر ناوچەکە ماوەتەوانێ و لە نێوان سنووری هەرێمی کوردستان و عێراقدا چەندین ناوچە هەیە کە بۆشایی ئەمنیان تێدایە. ئەمانە تا چەند هاوکارن بۆ ئەم هێرشانەی کە ئاکرێتە سەر هەرێمی کوردستان؟ بەڵێ ئێمە تەبعەن دیارە وەکو لیژنەی پێشمەرگە لە پەرلەمانی کوردستان لە چەندین جار لە کۆبوونەوەکانمان لەگەڵ هاوپەیمانان و هەروەها لەگەڵ وەزارەتی پێشمەرگە لەگەڵ لایەنەکانی تر دیارە ئەم بابەتەمان باس کردووە کە ئەو بۆشایە ئەمنیە فرسەتێکی ڕەخساندووە بۆ ترۆرستانی داعش و بگرە ینی بۆ گروپە چەکدارەکانیش کە لەو بۆشایە ئەمنیەوە توانراوە ینی سوود لە بۆشایە ئەمنیەکە وەربگیرێت و بەمەشتوانی وانە ببن بە هەڕەشە. بۆچی تاسە بۆشایە ئەمنیانە پڕ ناکرێتەوانێ کاک عوسمان و لە خەڵکی ئەو ناوچانەداوە؟ بەڵێ بۆچی تا ئێستا و بۆشایە ئەمنیانە پڕ ناکرێتەوانێ؟ وەکو بەڕێزشت باسیەکەی چەندان جار لە کۆبوونەوەدا گفتوگۆ لەسەر ئەم بابەتە کراوە هەم لە دەرەوەی پەرلەمان هەم لە ناو پەرلەمانیشدا. بەڵێ ئێمە تەبعەن دیارە دوای کۆبوونەوەکانمان لەگەڵ هاوپەیمانان و هەروەها لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکان دیارە بە هیمەتی هەموو لایەک چەندین ئۆپەراسیۆنی هاوبەش ئەنجام درا لەو بۆشایە ئەمنیانەدا، بەڵام بەداخەوە تا ئێستا بەشێکی زۆری ئەو بۆشایە ئەمنیە تا ئێستا ماوە و هەروەها بڕیارێکی شەیە بۆ دروستکردنی چەند لیوایەکی هاوبەش بەداخەوە لیوا هاوبەشەکان تا ئێساکانە بە عەمەلی یاخود نەتواندراوە بجان بۆ سەر بکرێ. بەڵێ ئەمریان بۆ دەرچووە بەڵام تا ئێساکانە بە عەمەلی نەتواندراوە ئەرکەکانی خوان لەو ناوچانەدا وەکو پێویست جێبەجێ بکەن یاخود لیواکان بچنە بواری جێبەجێکردنەوە ئەو بۆشایە ئەمنیەکەوە هەیە بتوانن ئەوان پڕی بکەنەوە. بەداخەوە ئەمە بە سوودوەرگرتن لە بینی وەزارەتی پێشمەرگە و هەروەها بەرزگری عێراقیدا ئەم بۆشایە ئەمنیە تا ئێستا نەتواندرا وەکو پێویست پڕ بکرێتەوە بە مەش زەرەرجانێکی زۆر گەورە بە تایبەتی لە هاوڵاتیانی ئەو ناوچانەوە لەبرا کوردەکانمان لەو ناوچانە لە جوتیارەکانمان توانراوە جوتیارەکانمان شەهید بکرێن و توانراوە دەغڵ و دانەکانیان مڵکەکانیان داگیر بکرێت بە ئەمەش زەرەرێکی زۆر گەورە ڕوبەڕووی ئەو ناوچانە ئەو ناوچە کێشە لەسەرانە بۆتەوە. ئێمە بۆیە لێرە پێویستە بەڕاستی تەرچیز بکەین لەسەر ئەوەی کە بە دەستێکمانیان توانین داکۆچی بکەین و بە دەستێکیشوان توانین مفاوەزات بکەین لەگەڵ حکوومەتی ناوەندی بۆ ئەوەی بتوانین هەرچیمان کرد بێت مادەی 140 جارێکی تر بێتەوە سەر باس و هەروەها هەوڵ بدرێت ینی بۆ ئەوەی کە مادەی 140 بکرێتە بواری جێبەجێکردنەوەانێ کە لە ئێستا بەداخۆکە لە ئێستادا ئەو مادەیە شێوەیە گوجودی نەماوە وەکو پێویست و ئێمە بۆیە پێویستە ینی ئەو ناوچە کێشە لەسەرانە ئێمە دەبێت لە هێرش دابین وەکو چارەسەری کێشەکان بۆ ئەو ناوچانە نەخوازە لە بەرگری دابین بکە بەداخەوە دەتوانم بڵێم ئێمە ئێستا لە بەرگری داین لە هێرش دانین بۆ ئەوەی ئەو ناوچانە بجێڕینەوە سەر هەرێمی کوردستان کە ئەمە مایی نیگەرانی هەموو خەڵکی کوردستان و بە تایبەتیش دانیشتوانی ناوچە کێشە لەسەرەکانە. باشە کاک عوسمان با بگەڕێمەوە سەر ئەو لیژنانەی کە ڕاستپێراون لەلایەن سەرۆکی پەرلەمانەوە بۆی دەست بەکارەکان و بە دوواداچوونەکانیان بکەن. ئەم لیژنانە بەڕێزشت ئاماژەت پێکرد کەی دەست بەکارە بن. ئایا ئەم لیژنانە دەچنە شوێنی ڕووداوەکە؟ ئێمە دیارە لیژنەکان ئەمڕۆ کە تەبعەن بڕیارەکە دەرچووە لە کۆبوونەوەی جەلسەی پەرلەمانی ئەمڕۆدا دیارە هەر لیژنە ڕاپۆرتی خۆی ئامادە ئەکات و هەر شتێک پێویست بێت ئایا لە ڕووی مەیدانی لە ڕووی نەزەری لە هەر وارێک لە بوارەکاندا ئامادەسازی بۆ دەکرێت و یەگەر راپۆرتی هاوبەش دروست دەکرێت لە نێوان لیژنەی پێشمەرگە و هەروەها لیژنەی ناوخۆ لیژنەی ناوچە کێشە لەسەرەکان لیژنەی پەیوەندیەکان لیژنە پەیوەندیدارەکان ئێتر بە شێوەیەکی گشتی راپۆرتێک ئامادە ئەکرێت و جەلسەیەکی تایبەت لەسەر ئەم بابەتە لەسەر ئەم هێرشە موشەشیانە یاخود ئەو هێرشە گروپە چەکدارانەی کە دەکرێتە سەر هەرێمی کوردستان ئەنجام دەدرێت و بۆ ئەمەش
ڕێوشێنی پێویست ئەگیرێتە بەر بۆی چارەسەر یاخود بەر بەم هێرشانە بگیرێت و چیزی هەرێمی کوردستان نەکرێتە ئامانج و وار هەدەف بۆ ئەو هێرشانە و ئەمن و ئاسایشی هەرێمەکەمان نەخرێتە ژێر پرسیارەوە. بەڕێز عوسمان سێدەری جێگری سەرۆکی لیژنەی پێشمەرگە لە پەرلەمانی کوردستان، سوپاس بۆی کە ڕاستەوخۆ لەگەڵمان بووی. زۆر سوپاس بۆ جەنابتان و زۆر سوپاس بۆ بیسەران.